لقرآن نفي بين شتت لي داواكراو بين شت هيا أبي لجياني خو بيكي تدرهم كبريتين للنفي آلهة أرباب طواغيت أنداد لقل مثل كفء أو بينشتا أبي لجيان تابكي تدروا أنجا دواتريش إثباتي أو بينشتا بكي بخواي پروردگار بكورتي أو معنى لا إله إلا الله أجر بكورتي باسيكي أو بينشتاش بكين يكميان كبريتيا لآلهة واتبرسترا وبطالة كان تو أبي لجيانت هر هموي بكي تدروا نفيان كي نيهلي نلقستا نلكردارتا نلضلتا خواهي پروردگار لقرآن فرمي وإلهكم إله واحد لا إله إلا هو الرحمن الرحيم أي خلقنا تاك برسراوي إيوكي الله أبي بس أو برستن لا إله إلا هو كس شاني برستني أو نبي وأو بسوزو مهربانا بيتان وطواوي بيغمران جهاتون وكلمة لإنسانا بشسبانا كأخوي پروردگار فرمي وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون أفرمي هر پیغمبرك من پیشتو نارد بي يك داخوازي معنا بولي الله بتنها بپرسته چونکه هیچ پرستراویک نیه شایسته پرستن به بتنها الله نبه اما نفي يكم كتوبه تا كبرستراوي بس الله به دوا أو نفي دوما كبريتيا لوي تنهى الله ببريوبري كون كائنات بزاني غير أويش بطالة كأويش نفي أربابة خوي پروردگار الله قرآن فرمي قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله أي پیغمبر إخوة صلى الله عليه وسلم برو بأهل كتاب بله ورن بو كلميك كهمومان لسري هاوبشين هر همومان الدعاية واكن أهلي أو كلمين ككلمة توحيده أيش بريتيا لشي بس الله بپرستين هر همومان غير الله نپرستين ولا نشرك به شيئا هاولي بو بريار ندين باشا نفرمي ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله جقال الله كذب پروردگاري خومان قبول نكين وانا زانين جقال الله ذاتك هي لوجودا كأتواني سود من بيبقيني وزيان من لدور بخاتو تنهى الله بو ذات بزانين كلم وجوديا سود من بيبقيني وزيان من لدور خاتو چونك الربوبية بريتيا لا إفراد الله بالخلق والملك والتدبير بريتيا لوي الله بتنها راقري لتشيا لبديهنانا تو بديهن راوي أوي لمالكية همو زيو آسمان كان ملكي أو بتوشو لتدبير كاروباري زيو آسمان كان همي أو هل يصوراني إيتر كستو نخوش ناخا كسي شاك ناكاتو كستو رسق نايا كسي جناتواني رسقي تو بجيرتو أقر خواي پروردگار بيدامي أما النفي دوامين شتاك أبيل لا إله إلا الله كتاهبه نفي سيامين شد بريتيا لنفي أنداد واتا هاوتا بو الله بريار ندي داينة تاشي خواهي پروردگار لقرآن أفرمي فلا تجعلوا لله أندادا وأنتم تعلمون نكن بهيت شيوية هاوتايك بو الله داتاش لكاتك إيوازان أو بهاوتايا ئیتر هاوتا لە خۆشەویستیە هاوتا لە تەوەکولە هاوتا لە هەر شتێکی تراکە تایبەتە بە خوای پەروەردگار چونکە بەڕاستی خوای پەروەردگار تایبەتمەندیەکانی خۆی لە هیچ مەخلوقێکی خۆیان کۆ ناکاتەوە خۆ ئەگەر کۆی کاتەوە ئەو ئەویش بۆتە خوا بەڵام قەت شتی وای نەکردو و ناشیکە
بۆیە ئێمە واجبە لە سەرمان لە هیچ شتێکە هاوتا بۆ خوا بڕیار نەدەین، دەست بە هیچ شتێکەوە نەگرین وەکو چۆن دەستمان گرتووە بە بەرنامەی خوای پەروەردگارەوە. هیچ شتێکمان لە خوا زیاتر خۆش نەوێ، هیچ شتێکمان وەکو خوا خۆش نەوێ. ئەگەر ڕاست بکەین لەم ئیدعایەشمانە بەس خوا سەرەخین. چونکە خوای پەروەردگار فەرمی ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله. کەسانێ هەن مشریک بوون بەهۆی چیەوە؟ شتانێکیان هێناوە خۆشیانەیە وەکو چۆن خوایان خۆشەوە. يحبونهم كحب الله، يعني زیاتر لە خوانە. ئەی ئەگەر شتێ هەبێ زیاد لە خوش خۆشە بێ، خۆشەویستیش بریتە لە بەخشین. وەکو ئیمامی ابن قەیمی جەوزیە فەرمێ خۆشەویستی خوا بریتە لەوەی هەموو خۆت ببەخشی بەخوا، کەمێ بۆ خۆت بێنیتەوە بهێڵیتەوە ئەویش بەکار بێنیتەوە بۆ خۆشویستنی خوا. جاگەر تۆ ڕاستکەی لەگەڵ خوای پەروەردگارە هەموو خۆتە بەخشی بە خوای پەروەردگار، نەک بڵێ ئەم بەشەی بۆ ئەو دنیاە، ئەم بەشەی بۆ ژن، ئەو بەشەی بۆ مناڵ، ئەو بەشەی بۆ پارە، ئەو بەشەی بۆ دەسەڵات. نە، خۆشەویستی خۆت هەمووی ئاڕاستاکەی بەرەو خوای پەروەردگار. ئەمە نەفی سێم. نەفی چوارەم بریتە لە نەفی تەواغیت. تاغوتەکان لە ژیانی خۆت بکەیتە دەرەوە. کە خوای پەروەردگارە فەرمێ ولقد بعثنا في كل أمة رسولا أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت. أفرمي بو همو أمتي بيغمرك ما ناردوا هموشي داوا من ليك ردوا چي بقومكي بلي الله بتنها بپرستن وطاغوت كان لجيانتان ودرنين نفيان كان. طاغوتي الشيء إمام ابن قيم الجوزية فرمي كل ما تجاوز به العبد من معبود أو متبوع أو مطاع. بريتيا لهرشتي كإنسان لسنوري خوي بات درو، هرشتي كإنسان لسنوري خوي أي بات درو، يعني لسنوري مخلوقة وأي بات سنوري خالق. لسنوري مخلوقة وكخوي مخلوق يكي زليلي بيد صلاة أما يبات سنوري خالق لشي وشيا لعبادته لبرستنا أما كميان كبيوتري طاغوتي عبادة. دو مشان من متبوع لشوين كوتنا شوين كوتني برنامج الرباس كاوش تايبد مندي خوي پروردگار الرباس وبرنامج داني وبلتو ابي لسري بيتو دواي بكوي او لوش خوي بكات الشريكي خوي پروردگار او مطاع لحرام كردن وحلال كردنا چونکە ئەوە عایدی خوای پەروەردگارە بڵێ ئەمە حەڵاڵە ئەوە حرامە چونکە ئەو خۆی خەڵقی کردووی خۆشی بۆ دیاریەکات چی حرام و چی حەڵاڵە. لەم سێشتە هەر شتێ بەریتە دەرەوە بۆ سنووری خوای پەروەردگار یەکێکی کە هەبێ عیبادەتی بۆ بکەیت جگە لە خوا، بەرنامەیەکی تر هەبێ شوێنی بکەوی جگە لە بەرنامەی خوای پەروەردگار، حرام و حەڵاڵ لە غەیری خوای پەروەردگار وەربگری. ئەو کاتە تۆ تاغوتت پەرستووە و خوات نەپەرستووە، خواپەرستیەکانە هەمووی بەتاڵە. بۆیە وریا بە لەو سێشتەیە خوای پەروەردگار بە تەنها بگرە بۆی دووربی لە تاغوتەکان، چونکە خوای پەروەردگارە فەرمێ فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى. کەسێک شایەتومانەکەی لێوەرگیراوە کە کافر بووە بە تاغوت، کافر بووە بە تاغوت یعنی بەری بووە لێی بە دەمی بە دەستی بە دڵی بە هەرسێکی دوورکەوتۆتەوە لەو تاغوتە. باشە نەک پشتیوانی ناکا بەمسیانە بەڵکو بەمسیانە بە کامەیان توانی دژایەتیەکە، بە دڵی توانی بە دڵی، بە دەمی توانی بە دەمی، بە دەستی توانی بە دەستی. ئەمە نەفی چوارەم بوو. نەفی پێنجەم بریتە لە نەفی ئەمثال و ئەنداد، یعنی نەفی ئەوە بکەی کە خوای پەروەردگار هاوشێوەی هەیە لە وجودا، ناو صیفاتەکانی خوای پەروەردگار دا نەبڕێنی بەسەر کەسە، وا نەزانی کەسێک هەیە جگە لە خوای پەروەردگار ڕەحمانە، وا نەزانی کەسێکی تر هەیە عەزیزە جگە لە خوای پەروەردگار، ڕازقە، مالیکە، مدەبیرە. ناوەکانی خوای پەروەردگار هەمووی دان پێدا بنەی بۆ خوای پەروەردگار لەو پەڕی تەواویە، نەچی لە هیچ ناو سیفەتێکە بیچوێنی بە مەخلوقاتیەوە و نەچی مەخلوقاتیش بچوێنی بەوەوە لە ناو هیچ ناو صیفەتێکە، چونکە نەفی مماثلە بریتە لەوەی ناو صیفاتەکانی خوای پەروەردگار بشوبهێنی بە
بەندەکانیەوە بە مەخلوقاتەکانیەوە نەفی کوف ئیش بریتە لەوەی کەسێ بەرزکەیتەوە بۆ ئاسخوای پەروەردگار هیچی نەکەی چونکە خوای پەروەردگارە فەرمێ لەیسە کەمیثلیه شەی لێو تێک نەچێ هیچ کەس وەکو خوا نییە بچی ناو سیفاتەکانی خوا بێ بۆ ئەوەی کە حەقی ناو سیفاتەکانی خوایە ئەبێ بیدەی بڕۆی بیدەی بەو کەسە بۆ نمونە خوایەکە لە ناوەکانی جەلە جەلالوه ڕازق نییە تۆ بڕۆی کەسێکی تر بە ڕازق بزانی یەکێ لە ناوەکانی شافی نییە تۆ بڕۆی کەسێکی کە بە شافی بزانی نەکەی شتی وا بکەی یەکێ لە ناوەکانی الحەکەم الحاکم الحەکیم نییە نەچی کەسێکی تر بە حاکم بەسەر خۆتەوە بزانی و بە حەکیم بەسەر خۆتەوە بزانی نەکەی شتی وا نەکەی ئیگنا لە دین دەرەچی وخوای پەروەردگار لە قورئانە فەرمێ وەلەم یەکن له کوفوا ئەحەد هەموومانەی خوێنین سوورەتی قل هو الله ئەحەد الله جل جلاله کوفئی نییە کوفئی نییە لە ناو سیفاتەکانیە هیچ کەس لەو ناچێ و ئەو لە هیچ کەسیش ناچێ بەم شێوە دان بنێ بە ناو سیفاتەکانی خوای پەروەردگارە ئەوە تۆ نەفی مماثلە و کوفئیشت کردووە ئەبەم شێوە نەفیەکەت لێ وەرگیراوە لە ئیلاهەکەت تەواوە